بۆ قسەکردنی زیاتر لەبارەی کۆتایەتی کۆنگرەی پارتی و لە دوای کۆنگرە پارتی چی دەکات بەڕێز هیوا ئەحمەد مستەفا ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان لە هەولێرەوە لەگەڵماندا. بەڕێز هیوا ئەحمەد ئەم کاتتان باش. کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان کۆتایی هات کۆمەڵی گۆڕانکاری لە ئۆرگانەکانیشیدا کرد. ئەو گۆڕانکاریانە بۆ ئێستا پێویست بوون؟ بەڵێ ئەو گۆڕانکاریانە بە دڵنیایی پێویست بوون، بۆیە کۆنگرە بڕیاری لەسەرداوە، چونکە پێڕە و پرۆگرامی حەزب ئەوە زیاتر ئەوە نزیکەی 2 ساڵ دەبێت مناقەشەی لەسەر کراوە لە ئۆرگانەکانی خوارەوە هاتۆتە ئۆرگانەکانی سەرو، واتە لە بنکەوە ڕێکخراوەکان و ناوچەکان و لقەکان و ئەنجومەنی سەرکردایەتی پارێزگاکان لە هەمووی وتوێژی لەسەر کراوە و پاشان دراوەتە مەکتەب سیاسی و بارەگای بارزانێ و مەکتەبی ڕێخستن و چەندین لیژنەی بۆ دانراوە بۆ ئەوەی بەوردی و بەچڕی لەسەری ڕابوەستن و دراسی هەموو ئەو ڕاوپێشنیارانەی ئۆرگانەکانی خوارو لە حزب کراوە تاکو ئەوان بەپێی ئەزمموی شارەزایی و واقعبینی خۆیان کە ڕەیان داوە کار لەسەر ڕێیەکانی ئەوان بکرێت و ببێتە بەرنامە بۆ کۆنگرە. بۆیە کۆنگرە دوای خوێندنەوەی راپۆرتەکان و ئەو شتانەی کە ئەو گۆڕانکاریانەی بە پێویستدانراوە دەنگی لەسەرداوە لەبەرەوە باڵا پێویست بوون. ئەو گۆڕانکاریانە دەتوانێت چی لە سیاسەتی داهاتووی پارتی بکات کە پێویست بوون؟ بەشێکیان پەیوەندی بە پێڕە و پرۆگرامی حیزبەوە هەیە، بە پێڕەوی ناوخۆ هەیە. پێڕەوی ناوخۆ لە سەر ئاستی ئەمڕۆی هەرێمی کوردستان و بە شێوەیەکی واقعبینیانە خۆی گونجاندووە لەگەڵ ڕێخستنەکانی حزب و لەگەڵ ناوخۆی هەرێمی کوردستان و بۆ دەرەوە بۆ ئەوروپا، بۆ ئەمریکا، بۆ ئەو شوێنانەی کە حزبی ئێمە تێدا مۆڵەتی هەیە و لقمان لێ هەیە و بارەگای ڕێکخرا یا با بڵێن ڕێخستنەکانمان لێ هەیە. لە سەر هەموو ئاستەکان کاری بۆ کراوە. بۆ بەغدا ئێمە چۆن هەنگاو بنین بۆ ناوچەدا بڕاوەکان یا با بڵێن ئەو شوێنەی مادەی 140 ئەوانە چۆن هەنگاو بنین، چۆن کاری ڕێکخراوی بکەین بۆ کەرکووک و خانەقین و مەندەلی و گەرمیان و هەموو ئەو شوێنانە. و لە هەمان کاتیشدا کاری ڕێکخراوی لە هەرێمی کوردستان چۆن بێت، ئۆرگانەکانمان چۆن ڕێک بخەینەوە، چکاوانە هەمووی پێویست بوون لەبەرەوەی گۆڕانکاری پێشووتر لە نێوانی کۆنگرەی 13 و 14 ڕوویداوە. لە وەک باش جەنابیشتان دەزانن کە کۆمەڵە گۆڕانکاری گەورە ڕوویداوە، بۆیە ڕێخستنەکانمان دەبێت بگونجێنن. بەڵێ جا لە کۆنگرەدا پارتی دیموکراتی کوردستان باوەڕدانەوەیەک بۆ 10 ساڵی ڕابردوو کە کۆنگرەی نەکردەوە پڕ بۆ لە ڕوودا و لە سەرتاسەری جیهان بە خوێندنەوەیەک بۆ داهاتووی جیهان و بارودۆخەی کە ئێستا لە ناوچەکەدا هەیە. دەتوانی بڵین کۆنگرەی 14 پارتی وا تیار کردەوە کە وەڵام دەرەوەی ڕوودا و پێشاتەکانی داهاتوو بێت؟ بەڵێ، چکە وەکو باسم کرد ئەمانە کاری چڕوپڕیان لەسەر کراوە. لە ماوەی 2 ساڵە ئێمە ئیشی لەسەر دەکەین، بەڵام مۆزوعی کۆڕۆنا و ئەوانە هاتە پێش و نەتواندرا بە تەواوی جێبەجێ بکرێت، کۆنگرە ببەسترێ. خۆی کۆنگرە دەبووە یعنی زۆر دەمێک بوو بەسترەوە، بەڵام شەڕی داعش بەسەرداد. ئەگەر شەڕ هەبێ کۆنگرەی چی دەبەستی؟ خەڵک چاوەڕوانی ئەوەیە کە تۆ وڵاتەکەی بپارێزی، پێشمەرگە دەچوو خۆی بە شەیدکردن دەدا. زۆربەی قیادەی سیاسیەکانمان لە جەنابی سەرۆکەوە بگرە تاکو و هەواڵانی تر بەشی زۆریان لە بەرەکانی شەڕ بوون. لەو کاتانەدا کۆنگرە نابەسرێ. پاشانش ئەوەی نەخۆشی کۆڕۆنا، پەتای کۆڕۆنا پەیدا بوو کە ژیان لە جیهاندا وەستا. بۆیە ئەگەرنا بەڵێ ئێستاش ئەوەی کە کراوە لە ماوەی ئەو 3 ڕۆژەدا هەموو راپۆرتەکان خوێنراونەوە و کار دەنجیان لەسەرداوە ئەوەی کە پێویست بۆ مناقەشەی لەسەر کراوە. بەڵێ پارتی دیموکراتی کوردستان بڕیاری داوە لە 2027 کۆنگرەی 15 بکات. لەسەر چ بنەمایەک خۆی ئامادە کردووە بۆ کاتە؟ بیر لەوە کراوەتەوە گەر گۆڕانکاریە بێ ڕەنگە پێویستکە زووتر بکرێ، ڕەنگە پێویستکە دوا بخرێت. ئەمە لە دەکەوێتە سەر ڕووداوەکانی ناو هەرێمی کوردستان.
ئەمە ئەوەی کە لە پێڕەوی پرۆگرامی ئێمەدا هەیە بە 5 ساڵ جارێک کۆنگرە ببەسترێ و دەمانەوێت لەمەولە مەگەر ڕووداوێکی گەورە کە پەیوەندی بە تێکڕای چارەنووسی هەرێمی کوردستان و عراق و منطقەکەشەوە هەبێ یان ڕووداوێکی لە شێوەی شەڕی داعشە کە خوازیارینەوە ڕوونەداتەوە یانەوەی کۆڕۆنا یان شتێکی ئەوها گەورە ئەگەرنە ئێمە لە کۆنگرەکانی خۆمان دەبەستین و بۆ ئەو کاتش هەرێم پرۆگرامی حزب سیاسەتی حزب داڕژراوە بۆ ئەوەی لە ماوەی ئەو چەند ساڵانەدا ئێمە چۆن هەنگاو بنین بۆ کارەکانی ڕێخستن چۆن هەنگاو بنین بۆ پەیوەندیەکانمان بەهێزبێنەوە لەگەڵ حیزب و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان چۆن بابەتی دیموکراسی گەشە پێ بدرێت بابەتی ژینگە مەسلەی ئاو و چۆن مۆزوعی مافەکانی مرۆڤ مۆزوعی نووسینەوەی دەستور لە هەرێمی کوردستان بۆ لەگەڵ حیزب و لایەنە سیاسەکانی تر پەیوەندیمان لەگەڵ عراق چۆن بێ لەگەڵ شیعە سونە پێکاتەکانی تری ناو عراق و لە هەمان کاتیشدا پەیوەندەکانمان لەگەڵ وڵاتانی هەرێمایەتی لەگەڵ پارچەکانی تری کوردستان لەگەڵ دنیای دەرەوە هەموو ئەو شتانە لە پرۆگرامی حزبدا دیاری کراوە و بەرنامەی ئەمانە پێیان دەوترێت استراتیژ ئەمانە استراتیژن بۆ دوورمەودان کە چۆن بتوان ئیشی لەسەر بکەین باقی کە ئەوانەی کە لە نزیکەوە کاریان لەسەر دەکەین ماوەی 3 مانگە 6 مانگە ساڵێکە کەمتر زیاتر شتێک زیاتر ئەوە بەرنامەی تاکتیکین و دەتوانین بەرنامەی خۆمانیان جاری وایە لەسەر بگۆڕین بەڵام بەرنامە استراتیژیەکان ئەوانن چکۆ پەیوەندیان بە مەبادئ حزب و بە ڕێبازی ئێمەوە هەیە کە ڕێبازی بارزانیە هەندێک شتێ لای ئێمە نەگۆڕە گۆڕانی بەسەردا نایە بە هیچ کۆنگرەیەک ئەویش ئەوەیە خۆشەویستیمانە وابەستەیمانە بە وڵاتی خۆمان بە نیشتیمانی خۆمان بە خاکی خۆمان بە جەماوەری خۆمان و بەو ڕێبازە و هەر حیزب و لایەنێکیش کە بێوێت هەرێمی کوردستان بەهێز بێ لەگەڵ بەهێزبوونی هەرێمی کوردستاندا بێ لە هەموو لایەنەکانیەوە لایەنی سیاسی ئابووری کۆمەڵایەتی هەموو شتەکانی ئێمە وەکو پارتی پەیوەندیمان لەگەڵ هەموو ئەو لایەنانە باش دەبێت کە بەو شێوەیە بیر دەکەنەوە بۆ پێچەوانەوەش دیسان بە پێچەوانەوە بۆیە ئێمە لەسەر ئەو ئاستە لەسەر ئەو مەبادیانە هەنگاو دەنین بۆ ئەوەی بەرنامەکانی خۆمان جێبەجێ بکەین بەڵێ کەی هەڵبژاردن بۆ ئەندامانی دەستەی کارژێڕیە کرێت کە بڕیارە هەڵبژێردرێنەوەنیش ئێمە جارێک کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتیمان نەکردووە دوای کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی بڕیار دەدرێت کە ئۆرگانەکانی حیزب هەر لەقەکان نین دەبێت لە خوارەوە دەست پێ بکرێت تاکو دەگاتە مەکتەبی ڕێخستنی پارێزگا کە ئەویش هەر بە هەڵبژاردن دەبێت وەکو ناوەکەی گۆڕاوە لە ئەنجومەنی سەرکردایەتی پارێزگا بۆتە مەکتەبی ڕێخستنی پارێزگا ئەمانە هەمووی بە هەڵبژاردن دەبێت یعنی لە ڕێکخراوە تا دەگاتە سەرێ ئەوەش بەرنامەی دەوێت ئێمە تازە هەندێک گۆڕانکی هەندێک کارمان کردویان هەڵبژاردن دەبێت گۆڕانکاریەکانی ئەوان تاو بێت دواتر دەستەی کارژێڕ هەڵدەبژێردرێن بەدڵنیایی دەبێت لە خوارەوە دەست پێ بکەین لە خوارەوە دەست پێ دەکەین ئێمە لە ڕێکخراوەکانەوە بەڵێ شێ دەبێتە سەرۆکی دەستەی کارژێڕی هیچ ئەگەرێکەیە من ئەوە نازانم جارێ هەتا لە خوارەوە لە ئۆرگانەکانی لە ڕێکخراوە دەست پێ دەکەین تا دەگاتە دەستی کارژێڕی لەق ئەندامەکانی دەستی کارژێڕی سەرکردایەتی یا با بڵێن لیژنەی ڕێخستنی پارێزگا بەڵێ ئەندامەکانی دەستەی کارژێڕی لەسەر چ پێوەرێک هەڵبژێردرێن هەمووی لەسەر پێوەری لێهاتووی و شارەزایی و ئەو خوێندنەوەی و ئاستی توانای فکری و جەسەدی و عەقڵی و هەموو ئەو شتانە لێک دەدرێتەوە لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە ئەزمونێکی باشیان هەبێت و بتوانن ئەرکانی خۆیان جێبەجێ بکەن کەسانی گەنج دەتوانن بشناوێ بۆ ناتوان بەڵە دەتوان پێڕۆ ڕێگەی پێ هەموو شتێک داوە ئافرەتانیش ئەگەری هەیە بڕۆن پێڕۆ ڕێگەی بە ئەویش داوە بە ئافرەتیش داوە یعنی ئەندامی حیزبن و ئەندامی کاران بەڵە هیچ تەمەنێکی دیاریکراو نییە واتە بۆ ئەوەی کە چێ دەبێت ئەندامی دەستەی کارژێڕی نەخێر ئەوەی کە بوو بۆ ئەندامی حزب و لە ناو ئۆرگانەکانی حزبدا بووتەوە کاتێکی دیاریکراو هەیە بۆ ئەوەی کە
کەی دەست بکرێت بە هەڵبژارنەکان تا ئاگاتە دەستەی کارژێر. ئێمە هیچ کاتێکی دیاریکراومان نییە هەوڵ دەدەین جارێ ئێستا کۆنگرە جارێ ئێستا تازە ئەوەتەوە بۆ ئەمڕۆ دو ڕۆژمان بوو دوای مادووبوونێکی زۆر ئەمڕۆ هاتوونەتەوە بڕیارە لە داهاتوو کۆمیتەی ناوەندی بێتەوە بەدڵنیایی بەڵێ هیوا هەیە 23 ساعت نەخەوتووە هەواڵی هەیە هیوا هەیە 17 ساعت نەخەوتووە خۆتان چەند ساعت نەخەوتن بۆیە ڕەنگە ئێستا وەڵام من 17 ساعت نەخەوتم سترێسیەوە بزانی دەرەچیتیان بۆچی هەمومان ئەوەش ئەخۆ ئەگەر سترێسی ئەوەش بم هەر شتێکی سروشتیە هەمناراچیت سروشتی بێگومان ئەمەوەی بزانم جەوی کۆنگرە چۆنە بەڵێ هەمی هەواڵەکانم هەم بۆی بزانم داخوا ئەوانەی کە هەواڵەکانم کێن ئەوانەی کە بەیەکەوە دەبین لە کۆمیتەی ناوەندی و ئەوانەی کە نامێنەوە چێن ئەوها یعنی لەبەرەوە بەڵێ شتێکی سروشتە بەڵێ ماندوو نەبن پارتی کۆمەڵی گەنجی هێنایە پێشەوە ئەمەش زۆر سپاس بێگومان لایەنگران یاخود با بڵێین ئەندامانی خوارەوەی پارتی دڵخۆش کردووە ئەم بڕیارەت چۆن دراوە تا چەند پێویست بوو کەسانی گەنج تێکەڵ بە ئەزمموی تێکۆشەرە دێرینەکانی پارتی بکرێن ئەمە هەر لە کۆنگرەی سێزدە لە پێڕەوی ناوخۆی کۆنگرەی سێزدە ئەگەر دیقەت بدەن و بیخوێنەوە ئاماژەی پێدراوە بۆی کە گەنج بێتە پێشەوە و دەکرێت بۆ ئەوە سەرنجی پێڕەوی ناوخۆی زووتر بدەن و لەبەر ئەوەشە کە بەشێکی زۆر لە ئەندامانی کۆنگرەی ئەم جارش خەڵکی گەنجی تێدا بوو بۆ ئەوەی کە بتوانن خۆیان بپاڵێون بۆ کۆمیتەی ناوەندی و ئەم جارەشیان دیسان لەم کۆنگرێش لە پێڕە و ناوخۆی ئەم کۆنگرێش تاکیدی لەسەر کراوەتەوە کە پێویستمان بە خوێنی گەنجە چکە هەروایە ژیان ئەمە سروشتی ژیانە بەشێک لە ئینسان کاتێک کە تەمەنی بەسەر دەچێ ڕەنگە توانای نەمێنێ ڕەنگە نەتوانێت بەشێکی نەخۆش دەبێت بەشێکی کۆچی دوایی دەکا لەبەر ئەوە شتێکی زۆر سروشتیە ئەوانەی خەڵکی تر بێنە جێگایان و ئەوەش حزب نوێ دەکاتەوە ئەوەی کە لە یاسای نەفیکردنی نەفیدا هەیە بە هەمان شێوە ئەمە هەروایە ئەوەش دەتوانێت خوێنی تازە بێتە ناو خەبات و کۆڕی خەبات و ئۆرگانەکان کە بە ئەزمون لەگەڵ ئەوانەی کە ئەزمونیان استفادەکردن و کەڵک کە ئەزمموی زیاتریان هەیە دەکرێت توانایەکی زیاتر وەربگرن و بتوانین حزب زیاتر بەرەو پێش ببین. بەڵێ هەندێک لە بەرپرسانی پارتی خۆیان دان بەوا دانێن لە ماوەی ڕابردوودا دابڕانێکی زۆر هەیە لە نێوان قیادە و قایدەی پارتی دیموکراتی کوردستاندا ئەندامانی خوارەوەش زۆر لە مەنیگەران بوون کۆنگرەی چواردە دەتوانێت ئەمە ئاشتیان بکاتەوە لەکتریان نزیک بکاتەوە بەرپرسانی حزب شۆڕ بنەوە بنەوە هاوڵاتیان لە ژوورەکانیاندا نەمێننەوە و ئەو کەناڵی کە بڕیارە دروست بکرێت و بگاتە لای سەرۆک بارزانانی خۆی بۆ گلێ و گازندەکان تا چەند گرنگ یەکێک لە هۆکارەکانی بەستنی کۆنگرە جگە لە ماوەی کە ماوەکەی تێپەڕی بوو لەبەر ئەو ئەسبابانەی باسم کرد یەکێک لە ئەوەکان ئەوەیە هۆکارەکان ئەوە بوو کە سەرکردایەتی حزبی ئێمە بەرپرسانی باڵا لە حزبی ئێمە تێکەڵاوی زیاتریان هەبێت لەگەڵ ڕێخستنەکان و لەگەڵ جەماوەری کوردستان یعنی یەکێک لە هۆکارەکان ئەوە بوو ئێمە ئەوانەی لە لقەکانی ڕەنگە تا ڕادەیەکی زۆرتر لە ناو ڕێخستن بین لە ناو جەماوەر بین چکە ئیشمان وایە ئەمە پرسەیە ئەمە کێشەی کۆمەڵایەتیە ئەمە جەژنە ئەوە مناسبات بۆنەی ترە لە هەموو ئەوانە تێکەڵاوی خەڵک زۆرتر دەبین بۆیە بەڵام پێویست بە خەڵکی تریش دەکە ئەوانەی کە لە حکوومەتدان ئەوانەی کە لە بابەتی لە کارجێڕیدان ئەوانەی لە مەکتەب سیاسین لە شوێنی ترن چکە هەر بە ئێمە بە ئەو خەڵکانە ناکرێت کە بەرپرسی لقن یان بەرپرسی لق بوون یان بەرپرسی لق دەبن بە هەمومان دەکرێت چکە ئەمە شتێکی دەستە جەمعیە کارێکە کە تەواوکەری هەممان دەبێت تەواوکەری یەکتر بین بۆ ئەوەی بتوانین خۆمان لەگەڵ خەڵک زیاتر تێکەڵاو بکەینەوە لەبەرەوە پارتی بەو دابڕانەش نەبوو ئەوەی کە باز دەکرێت بەڵام خەلەل هەبووە ڕاستە ئەگەر وانە بووە پارتی نەدەتوانێت ئەو هەموو
ئەندامانی پەرلەمان باتە ناو ئەندامانی باتە ناو پەرلەمانی سای کوردستان چ عراقیش بەڵام خەلەلیش هەبووە بە دڵنیایی گلەیش هەبووە و گازەندەش هەبووە و ئەو گلەی و گازەندانەش گەیشتونەتە شوێنی خۆیان بۆ ئیشی لەسەر کرا و سەبارەت بە ئەو بابەتەی کە جنابیشت باست کرد ئەو ئۆرگانێک بکرێتەوە بۆ وەرگرتنی گلەی و گازەندەکان ڕاستەخۆ پەیوەندی بە جەنابی سەرۆکە بەیان بۆ سکاڵایان بۆ شتێک ئەوە کارێکی باشە پێمان وایە شتێکی زۆر سروشتیشە. بەڵێ بەڕێسیوە ئەحمەد ئەگەر زۆر بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم کاتم زۆر بکەم ماوە لە نێو کۆنگرەدا بڕیاردرا لەوەی لە هەر ناوچەیەک دەنگی پارتی کەم بکات بەرپرسی ئەو ناوچەیە ئەو دەڤەرە بێ سزا بدرێت پێتان وانییە پێویست بوو ساڵانێکی زۆر بوو پارتی ئەم یاسای پێڕەو کردایە؟ دەکرێت زۆرتر لە وردبوونەوە هەبێ دوای ئەنجامی هەڵبژاردنەکان ئەگەر بزانن لەکوێ کەم و کورتی هەیە لەکوێ پارتی نەیتوانیوە خەڵک سەربخا بۆ پەرلەمانی کوردستان بە دوای هۆکارەکاندا بکەون هۆکارەکان بدۆزینەوە بۆ فعلەن ئەگەر هۆکارەکان شتێکی سروشتی بن و لەگەڵ واقعی سنوورەکە بگونجێت و پاساوێکە بێ بۆ ئەوە ئاساییە بەڵام ئەگەر هیچ پاساوێک نەبێت و لە خۆیەوە ڕخستنەکانمان کەمی کردبێ وەڵایی ئەوە حەقوایە کە لێپرسیدەوە هەبێ سزا هەبێت و ئەو هەواڵانەی بەرپرسن ئیجراعاتی حیزبیان لەگەڵدا بکرێت. بەڕێزی و ئەحمەد مستەفا ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان لاولێرۆ لەگەڵماندا بووی سپاس بۆ کاتێ بێمەتە.